ئێمە هەوڵمان داوە بۆ ئەوەی هەموو ئەو ئەرکانەی لە سەرشانی هەرێمە جێبەجێ بکەین، بەڵام ئەم پەیوەندیە، ئەم ڕێکەوتنە دوولایەنەیە. پێویستە حکوومەتی فیدرالیش ئەرکەکانی خۆی بەرامبەر بە مافەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. ئەم ساڵ کە ئێمە لە مانگی 12ین حکوومەتی فیدرالی تەنیا 6 مانگ موچەی هەرێمی کوردستانیان دابین کردووە، ئەویش بە لێبڕینەوە. مانگی 1 و 2 3 بە 453 ملیار دینار موچان نارد، دواتر کە حکوومەت گۆڕا موچەکان وەستێنران. مانگی 4 بە دواکەوتنەوە لە مانگی 5 بە بڕینی 53 ملیار دینار کەواتە تەنیا 400 ملیار دیناریان بۆ هەرێمی کوردستان نارد. دوای ئەوە مانگی 5 و 6 و 7 بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نەنێردراوە. دوای ئەوەی ڕێکەوتنێکی نوێمان لەگەڵ حکوومەتی نوێ بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران بەڕێز مستەفا کازمی کرد، بڕیار وا بوو کە مانگەکانی داهاتوو بە پێی ئەو گرێبەستە و ئەو ڕێکەوتنەی لە بینی هەرێم و حکوومەتی فیدرالیدا هەیە بە دابینکردنی 320 ملیار دینار پڕی موچەی هەرێمی کوردستان بنێرن کە بەشێکە لە موچەکانی هەرێمی کوردستان و هەمووی نییە. باقیەکەی تر لە هەرێمی کوردستانەوە خۆی دابین کراوە. لە نامەی حکوومەتی عێراقدا زۆر بەڕوونی و بە ئاشکرا دیارە کە دەڵێت ئێمە تەنیا 320 ملیار دینار دەنێرین چونکە هەموو داهاتەکانی ترمان بڕیوە لە حکوومەتی هەرێم، چ بە داهاتی نەوتەوە جەهاتی غەیری نەوتیەوە. ئەمە هەمومان خستۆتە لایەک ئەوەی کە دەمێنێتەوە 320 ملیارە لەبەرەوە تەنیا 320 ملیارتان بۆ دەنێرین. ئەوانەی ڕخنە لە هەرێم دەگرن کە گوایە حکوومەتی هەرێم ئامادە نەبووە نەوت ڕادەست بکە، ئەمە ڕاست نییە. حکوومەتی فیدرالی لە هەموو کاتێکدا ئەو بڕەپارەی لە داهاتی نەوت هاتووتە دەست هەرێمی کوردستان ئەمەیان بڕیوە.